مەڵازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شادۆم کاتتان باش من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆجی هیوان. ئەم بەرنامەی سێیەمە بۆ ڕانانی کتێبی ماتریکسی چینایەتی لە نووسینی نووسەری ئەمریکی ڤێرێکشیبەر. لە دوو بەرنامەی پێشووە ئێمە بە هاوکاری هاوڕێ موایەد ئەحمەد باسی ئەم کتێبەمان کرد و کتێبەکەمان ناسان و هەنێک تیوری و باس لەوەیە کە جێگای سەرنج بوو ئەوەندەی کە فرسەتمان بوو لەو بەرنمەیە پێشکەشی ئەوەی ئازیزمان کرد. لەم بەرنمەیە ئێمە ئەچینە سەر سەرنجە وردەکانمان لەسەر ئەم کتێبە و ئەو سەرنجە ڕەخنەیانەی کە ئێمە لەم کتێبەی ئەگرین کە دیارە هەریەک لە ڕوانگەی خۆیەوە من و هاوڕێ موایەد هەوڵەدەین گرنگترین ئەو مەسایلانەی کە جێگای سەرنجە لەم کتێبەیە ڕەخنەمان لێتی بە کەم و کوڕی ئەبینین باسی بکەین. ئەم باسە دیارە لە ئەرزش و جێگای ئەم کتێبە کەم ناکاتەوە، بەڵام لەگەڵ ئەوەیە دەواازەیەکێ دیارە دووبارە بۆ سەرنجی ڕەخنەگرانە. بەر لەوەی بچینە سەر بەرنامەکەمان و لەگەڵ ئێوەی ئازیزا بەخێرهاتنی موایەد بکەم، داوا لە ئێوە ئەەکەم کە ئەم بەرنمەیە لە کەناڵی یوتیوبەوە شیر بکەن لە سۆشیال میدیا لە لای خۆتان. سەرنجتان هەیە، ڕەخنەتان هەیە لە سەر باسەکانی ئێمە و لەسەر ئەو مەسایلانی کە لێرە عەرزەکرێ پێشوازیەکەین و سەرنجانێتی خۆتان لە یوتیوبە بۆ ئێمە بنووسن تا ئەم باسانی کە لێرە بە هاوکاری موایەدەکەین ببێتە سەرەتایەک بۆ دیالۆگ لە ئاسێشی فراوانترە. لەگەڵ ئێوەی ئازیز بەخێرهاتنی موایەد دەکەم. موایەد بەخێرهاتی، زۆر سپاس دەکەم کە جارێکی تر لەگەڵ منە بەشدارەبی لە پێشکەشکردنی ئەم بەرنمەیە، جێگای خۆشحاڵیمە. چاوەکەمی ڕێزم هەیە، زۆر زۆر سپاس و دەست خۆشە بۆ ئەم ڕخستنیان بەرنامە و مەمنونم. ڕێزیشمەیە بۆ بینەران هەمویان. هەر بژیت. موایەد وەک لە بەرنمەکانی ڕابردووە ئێمە فەسڵەکانی کتێبەکەمان عرض کرد، مهمترین مەخولەکان و تیوریەکانی ئەم کتێبەمان باس کرد، بەڵام دیارە مەسائلێک ماوە کە نەچووینە سەری سەرنجی ڕەخنەیی چ لەوەی کە هاتووە لە کتێبەکە چوەی لەوەی کە نەهاتووە بواە بە هاتایە لەم کتێبەیە هەمانە. من پێم خۆشە تۆ دەست پێ بکەی گرنگترین شتەکان چیەوە، دواتر بە وردی بچینە سەر ئەو مەسائلانی کە پێمان وایە جێگای قسەکردنە. فەرموو. زۆر باشە، دەستخۆش جارێکی کە ئێمە پێشووتر لە بەرنامەی پێشووە چوینە سەر هەنێ مەسائلی گشتی و سەرنج و ڕەخنەکانمان ینی تا ڕادەیەکیش. بەس من ئەگەر بە سەرەتا بەوە دەست پێ بکەم کە ینی هەڵسەنگاندنی کولیم بۆ کتێبەکە چۆنە، بەوە دەست پێەکەم و نقاتە ینی خاڵە سەرەکیەکانی ڕەخنەشم لێرا بازەکەم و دواتر چینە سەر تەفسیرەکەی وەکو تۆ وتر. بەعام ئەگەر بە گشتی ئەگەر سەیری کتێبەکە بکەی بەڕاستی هەوڵێکی زۆر باشە. ئەو جاری پێشوش باسمان کرد، هەوڵێکە لە ویچە نەزەری لە دیدگای ماتریالیستی مێژوویەوە ئەوێ ینی وقایعەکانی ینی بنیادی چینایەتی سەرمایه‌داری بەیان بکە و کێشە و ماسەڵاتەکانی مەسائلەکانی لەناو خودی سیستمەکە، لەناو خودی سترەکچەری کەپیتالیزمە جواب باتەوە، وەڵامی پێباتەوە. ئەمە خۆی بەڕاستی محاولەیەکی زۆر زۆر گرنگە و توانیویشێتی سەرکەوتوانە لە زۆر لە فەسڵەکانیە بەرامبەر بە کەڵچڕەلیستەکان، بەرامبەر ئەوانەی کە تیۆری لە ئاکامی مۆزوعی بیس و سترەکچەر ینی ژێرخەن و سەرخانی کۆمەڵگا و کە مەسائلێ لەو بابەتە هاتوۆتە پێشەوە، وەڵامی زۆر جددی و مادیانە باتەوە و بچێت دیفاعکە لە تێزەکانی خۆی. ئەمانە هەمووی دەستکەوتی باشن لە کتێبەکە. دووهەم ئەو لە کۆتایی کتێبەکەشە کە زیاتر باسی ئەوە کات کە یعنی سەرمایه‌داری لە هەموو جیهانە بەربڵاوە هەیە و لە هەمان کاتە ینی باسی پەیوەندی چونە دواوەی ینی دروستبوونی شکڵگیری تەبەقاتی کە ناوێنە کلاس فۆرمیشن
یەکێ لە کێشەکانی کلاسفۆرمیشن کە ئەو بە درێژایی کتێبەکە ئێوە جوابی باتەوە لە بەرامبەر کەڵچڕلیستەکانە لە کۆتایەکەشە ئەو بۆ ئاکاماگات کە یعنی لە مجموعە مەسائلی زۆر جدیێنێتە پێشەوە کە زۆر شوێنی سەرنجە بەڕاستی کە چینی کرێکان لە بەرامبەر چینی بۆرژوازیە لە کێشمێکی نابەرابەران لەناو سترەکچەری چینایەتیەکەدا لەناو سترەکچەری کەپیتالیزمە ئەو نابەرابەریە مەوجودە هەم لەباری ئەوەی لە باری واقعەتی مادی و ضرورەتی حیاتی هەم لەباری ئەو قدرەت و تاقەی کە بەدەست بەرامبەرەکەی چینی کرێکار کە بورژوازیە هەیە ئەمانە چۆتە سەر ناو تەفاسیلێکی گرنگ بەڕای من ینی کە پێویستە ینی کۆمەنیستەکان و کرێکار و زەحمەکێش و کەسانی شۆڕژێر بەڕاستی بەدوای ئەم مەسەلەیە و بن کە چۆن ئەم تەوازنە لە بەرژەوەندی چینی کرێکار شکاوەتەوە بە دژی بەرژەوەندی چینی لە بەرژەوەندی چینی بۆرژوازی شکاوەتەوە بە دژی چینی کرێکار ئەمانە من ناچمەست ناو تەفاسیلەکەی جارێکە بەڵاوانە هەمووی شتی زۆر مهمن ئەوەی کامێنێتەوە دواتریێتە سەر مەسلەی ئەمڕۆ چی بکرێت چۆن کەپیتالیزم ئەتوانێت مقاومەکرد هەر جاری کە ڕەبتێکاتەوە بم بە چینی کرێکارەوە کە ئەوەش خۆی مەسلەیەکی زۆر زۆر جدیە ینی کەسانێکی کە ینی ڕەبتێکاتەوە بۆی کە مەسەلە ئایدنتیتیە فیعاتەکانی کەیە مەسلەی دژە ڕیسیزمە دژە زوڵمی ژنانە ئەمانە کە چۆمڵی فاکتۆری ئەیجنسی ئەساسی بۆ تەغیری کۆمەڵایەتی بن ئەمنا ئەچێتەوە جاری کە سەر مۆزوعی خودی سترەکچەرە چینایەتەکە و لە خودی سترەکچەرە چینایەتەکە باس لە مەسلەی دەوری کلیدی چینی کرێکارەکە بۆ ئاڵوگۆڕی بەڵام ئەم چینی کرێکارە لە هەمان کاتە مۆزوعی دژە ڕیسیزم و دژی زوڵم لەسەر ژنان و هەموو تەمیز و ناچەسەرەکانی کە لە خیلانی خودی ئەم حرەکە چینایەتیەوە خۆی توانێ وەڵامی پێ بدێتەوە بچێتە پێشێ بە شێوەیەکی هەمەدانە ئەمانە هەمووی دەستکەوتی گەورن نەم کتێبا بەڕاستی بۆی ویستم قسە بکەم لەسەری بەڵام مجموعەیە ملاحەزات هەیە من پێشووتر بەشێکی باسکردێکیانەوەی مۆزۆی کە لە بەشێکە لەگەڵ کەڵچڕلیستەکانە مساواماکە نەزرە مادیەکەی سازشەکە بەڕاستی نەزرە مادیەکەی ونەکە لەو شوێنەکەیەتە سەر مۆزۆی دروستکردنی ینی بنیادی کلاس فۆرمیشن ینی پشکەڵگیری چینایەتی لەوێ تووشی تەراجع ئەگەبێت دوێنێ ئەو جارە باسمەکە توانین بە تەفسیرش باستیکەمەوە من لایەنێکی کەوەیە کە خودی سترەکچەری چینایەتی موضوعی تطوری سرمایه‌داری بۆ مرحله ئیمپریالیزم کە فترەی 1900 و بدایەتی ئەو قەرنی ڕابردوو کە سرمایه‌داری جیهانی تحولێکی بەسەر هاتووە کە کەپیتالیزم بچێتە دۆخی احتیکارات و تەفاسیلێکی زۆر هەیە لەسەر ئەوە هیچ ئیشارە بەوانە نایەت و ئەمڕۆ سرمایه‌داری ئەمڕۆ کە ئەنەوە سرمایه‌داریەکە لەم تۆڕە نەبێت یعنی ئەم تۆڕە شتێک نابینی کە باسێکی ئەم مەسلەیە بکە کە ئەوش خۆی شوێنی باسێکی زۆر زۆر جددی و مهمە و چەندین و چەندەها کتێب و نووسین و بەحث و تحلیل هەیە لەسەر مۆزوعی ئیمپریالیزم لەمڕۆیە ئیمپریالیزمی ئەمڕۆ یعنی چی ئەمانە ئەمەل نقصانە لەم کتێبە هیچ باسی نەکردووە مەسلەیەکی کە ئەساسیە هەم جاری پێشوش باسم کرد مۆزوعی غیابی دایلەکتیکە ینی خەباتی چینایەتی و شکڵگیری چینایەتی بۆ شکڵە سادە و میکانیکیە ئیلا حەدیمان نییە کە ئەو باسێکە یعنی هەموو فعل و ئینفعالاتەکانی ناو کۆمەڵگا و هەموو تحولاتە سیاسی ئیجتماعی گەورەکان کە بەسەر کۆمەلگایەت دەور و نەخشی هەیە لەسەر چینی کرێکار و مەسلەی خۆڕێخستنی و مەسلەی بەرزکردنەوە بەرەو پێشبردننی تاقە شۆڕژگێڕانەکەی و دروستبوونی شکڵگیری چینایەتی ئەمەش عینەش نیە جارێکە نقصانەتوانین بە تەفسیل بچینە سەری ئەمانە تقریبان بە شێوەیەکی گشتی من ئەو ڕخنانەیە هەمە لێی و لە آخر تحلیلی شایانی ئەو هینەی کە یاوێتی بەدەستەوە کە مەسەلەن زۆر پەیگیر نییە بۆ مۆزوعی دیفاع لە نەزەریەی ماتریالیزمی مێشووی لە کولی کتێبەکان تۆزە ئەوە بینی بەتابەتی لەو فەسڵی کە باسم کرد ئەمە تقریبا ڕخنەکانی منە بەڵێ دەست خۆش مایەت من ڕاستی وەک تۆ باست کرد دەستکەوتێک لەم کتێبەیە بینم ئەوژەوەیە من دیارە بە بێپەیوەست نایبینم بە دەرکەوتنەوە جوڵانەوەی چینی کارگەر لە ئەمریکا و ئەم
بڵێن ژیانەوەی کە ئەیبینین چونکە کەسانێکە متابعی دۆخی ئەمریکا بکەن بە تایبەتی لەم 10 ساڵەی ڕابردووە بەشێکیش پاژەوەی کە بێرنی ساندەرس خۆی کاندید کرد بۆ بڵێن کە وەکو کاندیدی سەرۆک کۆمار کاندید دیموکراتەکان دووجار خۆی کاندید کرد جوڵانەوەیکی فراوان لە ئەمریکا پێک هاتووە ئەو حساسیەتی کە ڕابردووە بۆ بەرامبەر بە سۆشیالیزم و ئەوانە زۆر ڕەویوەتەوە و لەلایەکی ترەوە کارگەر هەوڵی خۆڕێخستنەدا چەندین خۆپیشاندان یا خودمانگرتنی سەرکەوتوو و یەشێک لەوانە مانگرتنی مامۆستایان بوو لە بڵێن هەندێک شوێنی ئەمریکا کە دەستکەوتی زۆر گەورەی بەدەستێنا لەم دوایانەیە بۆ نمونە شەریکەی ئامازۆن کارگەرانی توانیان بۆ یەکەم جار فەرزیکەن بەسەر شەریکەی ئامازۆنا بەو هەموو ملیار دۆلارەوە کە هەیەی و هەموو مەسالیفانی کە کردبووی بۆی بەر بە کارگەران بگرە ڕێکخراوی خۆیان دروستکان ئیتیحادیان فەرز کرد بەسەر شەریکەی ئامازۆن ئامانە کۆمەڵێک دەستکەوتن کە نیشانی ئەدا کە جوڵانەوەیەک یەک و ژیانەوەیەک لە جوڵانەوەی کارگەری ئەمریکا هەیە تاریخێکی زۆر پەشمدار و دێرین و زۆر گەشەداری بۆ لە ڕابردووە بەڕاستی بەڵام دیارە زۆر لای ئێمە ئاشنا نییە بەڕاستی تەواوی ئەو مێژووە بەڵام ئەمە حەقیقەتێکە کە ئێستا مژیاوەتەوە هاوکات لەگەڵ ئەمێر ڤیڤیکچی بەرکە دەرکەوتووە و باسی جۆرێک فوکوس لە توێژە بڵین بەژمەی نەتەکان و لە مەسائلەکانی تری ناو سەرمایه‌داری و ئەگوازێتەوە دووبارە بۆ مەسەلە ئەسڵێکە کە سراعی بینی کار و سەرمایە یاخود ململانی بینی چینی کارگەر و سەرمایه‌دارە چینی کارگەر و سەرمایه‌داریە ئەمە بۆ خۆی ینی دەستکەوتێکی گەورەیە و بڵین کردنەوەی لاپەڕەیەکی نوێ بە بڕواین لە چەپی ئەمریکاوە توانێت سەرنجام ببێتە سەرەتایەک بۆ تەوژمێکی تری ڕادیکال بوونەوەی جوڵانەوەی کارگەری و ڕادیکال بوونەوەی چەپیش بە ئاراستەی مامەڵەکردنی لەگەڵ چینی کارگەرە لەسەر ئاستی دنیاە چونکە من وازانم ئەمریکا شوێنێکی گەورەی دنیاە ئەمڕۆگەرم دەستکەوتە لە ئەمریکا بەرەو پێش بچێ خود دەستکەوتێکی دیاری کراوە پێدەدی چ لە ڕووی نەزەری تیوریە و چ لە ڕووی سیاسی و لە ڕووی بڵین هاوسەنگی هێزەوە کاریگەری زۆر گەوری لەسەر ئاستی دنیا ئەبێ من بەم اعتیبارە پێم وابێ ئەم کتێبە پشتی مثبەتی زۆر تایەوە لەم ڕوانگەیەوە من بە مثبەت هەڵی سەنگێنم بەڵام من چەند سەرنجی ڕەخنیم هەیە کە لە سەرنجی یەکەمەوە دەست پێکەم یەکەمی سەرنجەماوەیە کە ڤیڤیک چیبەر لەم کتێبەیە دووبارە هەستەکەم کەوتۆتەوە داوی هەمان بڵین کاڵچرال تەرن ئەو کە خۆی ناوێنە کاڵچرال تەرن وەکو تۆش باسی کرد ئەو مەبەستی ئەوەیە کە لەبری ئەوەی قسە لەسەرەوە بکرێ مەسەرەن ڕێگریەکانی بەردەم بەرەو پێشچوونی جوڵانەوەی کارگەری لە ڕێگرە مادیەکانی چیەوە سەرنج بچێتە سەر ئەوەی کە خودی ستراکچەری چینایەتی لە کۆمەڵگەی سەرمایه‌داریە وان نییە ساحەیەکی تەخت بێت و هاوسەنگ بێت و چینەکان لە بەرامبەریەکە لە ململانەیەکی زۆر هاوسەنگا بنەوەوانە ئەساسەن خۆی ململانەکە لە بیدایەتەوە سەر بەر لەوەی کەوا دەستی پێکرد بێتەوەوانە هاوسەنگی هێزەکە زۆر بە قازانجی سەرمایه‌داریش کاتەوە ئەمە شتێکی ستراکچەریە نەگەوەی سیاست فەرزی کرد بێت نەگەوەی کە بڕووبینای سیاسی و ئایدۆلۆژی ئەوانە فەرزی کرد بێ خودی سیستمەکە خودی ئەوەی کە ئینسان مەجبورە هەموو ڕۆژێک بچێ بۆ سەرمایه‌داری کار بکاوە بۆی کەوا زیندوو بمێنێتەوە خودی ئەمە جۆرێک ناهاوسەنگی بەدی هێناوە بەڵام ئەوانەی کە من ڕخنی لە کاڵچەریستەکان ئەوەیە کە لە بری ئەوەی سێری ئەم واقعێتە بکەن چوون لەسەر ئەساسی ئەوەی کە ڕووبینای سیاسی چۆنی ئەوارکی بۆ چینی کارگەر دروست کردووە سەرنجامەکەشی بێتەوەی کە چینی کارگەر بەژەوەندی خۆی نازانێت چینی کارگەر هوشیاری نییە و کاری ئێمە هوشیارکردنەوەی چینی کارگەرە و دەستبردنە بۆ تیوری جۆر بە جۆرەوە دووبارە ئەساسەن چینی کارگەر کە لەم جێگایە نەماوە بەم ئەهەمیەتی نەماوەوانە هەموو مەسایلەکانی تریژە بێ بە مەسائلێک بۆ قسەکردن و بۆ تیوری پەردازی و بۆ دژایەتیکردنی ئایدۆلۆژیای بۆژوازی وەکو ڕاسیزم وەکو مەسەلەن سێکسیزم وەکو پیاوسالاری وەکو ئەم دیاردانی کە لە کۆمەڵگەی سەرمایه‌داریە مەوجودە ئەم ڕەخنی لێ ئەگرێت بە جۆرێک ئەوێ لەم چوارچێوەیە دەرچێەوە دووبارە فۆکوس بخاتەوە سەرەوانە بەڵام من هەست دەکەم کە ئەمە ڕخنی یەکەم و سەرنجی یەکەمی منە لەسەر ئەمە سەرنجی کەشێ دواتر دێمە سەری هەستەکەم ئەو لەم داوە دەرنەچوە یان دووبارە مامەڵەکردنەمان لەگەڵ ئەم چەپەیە کە بەم جۆرە مامەڵی کردو دووبارە ڕەخنەگرتنیشی فکری و
ئایدۆلۆژیە لەم چەپە دووبارە قسەکردنە لەسەر بڵین شێوازی تیئوری داڕشتنی ئەم چەپە نەک ئەوەی کە کردەوەکانی ئەم چەپە چیە نەک ئەوەی کە مەسەلەن بێت لەسەر ئەم مامەڵەیە ڕەخنە بگرێەوە مامەڵەیەکی بەدیل بە ئێمە بڵێ و مەسەلەن بڕواتە سەرەوەی کە سوالاتی گرنگ سەبارەت بە موقعێتی ئەمڕۆی چینی کارگەر لەناو ئەم ستراکچەرەیە و ئەو کێشانەی کە دروست بۆ فرسەتانەی کە هاتوو دەدی بچێتە سەری دووبارە تەواوی کتێبەکە تەوان کتێبێکی کەی هەیە بەڕێوە لە ئەخیری مانگی هەشتا مانگی داهاتووە دەرەچێت لە 30 دەرەچێت لە فێما بێ ڤێرسۆ بوکسە لە ئەمریکا دەریەکە لەم کتێبیان نووسیوەتی کۆنفرۆنتین کاپیتالیزم ئەمە عینوانەکەیەتی کە چۆن لە بەرامبەر کاپیتالیزما بوەستینەوە چۆن ئومێدوارم لەو کتێبەیە چوو بێتە سەر ئەم مەسائلانەوە باسی کردبێ بەڵام تا ئەوەی بەما ئەگەڕێتەوە من هەستەکەم دووبارە لەم جۆزەیە قەتیسماوە دووبارە لێرەیە ماوەتەوە کە لە ینی ڕەخنەی کاڵچراڵی لە کاڵچرال تێر نەگرێ بە معنایەک نەک ڕەخنەیەکی عەمەلی و ماتریالیستی کە بتوانی مەسەلەن بەم ئاعتیبارەی کە ئەم ئاڵ و گۆڕانە بەدی هاتووە لە دنیاە ئێمە ئەمڕۆ چی زەڕورە بایەخی پێ بدەین و لە شوێ ئێمە ئەتوانین ئەم تێگەیشتنە نوێیە کە ئێمە دەرچین لەم کاڵچالتێرنە لەکوێ ئەتوانین ئەمە عملی کەینەوە چین ئەو بوارانی کە ئەبێ سەرنجیان بینێ و لە شوێ لەسەر ئەم مەسائلانە ئەتوانین بە ئیستینتاجاتێک بگەین کە لەباری عملیەوە ڕاستە و خۆ پراکتیکی ئێمە تەوجیه بکە یاخود پرسیاری وا لە خۆمان بکەین مەطرح بکەین کە ئەم پرسیارانە پرسیاری عملین نەک پرسیاری تیوری و فکری لە بری ئەوەی کە بڵین پرسیار ئەوە بێت چی بڵین و چی تیورێک دابڕێژین بڵین چی بکەین و چۆن چۆنی مامەڵە لەگەڵ دۆخی ئەم سەردەمەیە بکەین هەستەکەم لێرەیە ینی فاسیلەیەک هەیە و نەچۆتە سەر ئەم بابەتە و ڕەخنەکەی دووبارە لەو چوارچێوە کەڵچەریە ماوەتەوە نەمە بڵین سەرنجی یەکەم بوو لەسەر ئەم باسانەکە لێرە هاتوو زۆر باش زۆر باشە من پچمە سەر سەرنجی ئەوەی خۆم یەکەم من پێشووتر باسم کرد ئەو لەو تیۆریان بە تایبەتی لە فەسڵی دووهەما کە باسی شکڵگیری چینایەتیەکە جارش باسم کرد لە مەسلەی ئەوەی کاڵێ تیۆری مارکسیزم ینی حتا لە ئەسڵەکەشان لە مارکسیشەوە ینی ڕەحمە ئەوەی کە لە سترەکچەری چینایەتیوە دەستی پێکردووە بەڵام بۆ فۆرمەیشنی چینایەتی بە هەڵات چوو تووشی دیتەرمینیزم بوون ینی ئەوەی کە قەدەریە ینی لابێت لەو تکاوە خۆی ڕخنەی کاڵچڕلیستەکانە ئەمیش هاتووە ئەم ڕخنەی لە حەدی ما قبول کردووە هەرچەند جواب بێگایەتەوە بەڵام ئەو ئەڵێ ئەمە نابێتە هۆی ئەوەی کە کولی تیۆری ینی سترەکچەری چینایەتی وەلا بنەی بەڵام لەگەڵ ئەوە هەیە کە ئەمانش ئەم سترەکچرە ئەم نەزەریە مادی مارکس سەبارەت بە سترەکچەری چینایەتی بەنەوە ئەگەێتە سەرەوەی کە قەدەریەت تەڕح بکە ئەو تەقریبەنیەتەوە لەگەڵ لەوە مساومێکی زۆر گەوراکە لەباری مێسۆدۆلۆجی لەباری تیۆریەوە لەگەڵ کەڵچڕلیستەکان و بەڕاستیەوە نقطە زۆفی ئەساسیەتی من پێشووتریشی ئیشارەتم پێ خۆی اینجا میێنێتەوە باسی ینی لە خودی فۆرمەیشنی چینایەتی بەنەوە ئەگەتوانم بڵێ مەگەر ڕەخنەکە ماوە تۆزێت خوڵتر کەمەوەی ئەم جاکردنەوە میکانیکیە تەسنیعیەی خۆی ینی دروستکراوەی ناڵم خۆی بە قەس کردوێتی بەڵام نەمەڵی فکری وای دروستەکە فۆرمەیشنی چینایەتی جاکاتەوە لە سترەکچەری چینایەتی ئەو غەڵەتە بناغی مێسۆدۆلۆجیەکەی لێەوە هاتووە تەفکیرەکەی یان دەکەوێتە داوی نەوعی لە میکانیزم میکانیکیەت و نەبوونی دایلەکتیک لە بەکارهێنانی دایلەکتیک لە مەنهەجیە بۆ خودی ئەو فەقەری فەسڵی دووهەمەکە مۆزوعی دیتەرمینیزم و مۆزوعی سترەکچەری چینایەتی کاڵە سترەکچەری چینایەتی مارکزەی گەیەنێتە دیتەرمینیزم لەوێ ونە بێهینەکەی و ئەچێتە داوی ئەوانەوە بەهەرحاڵ ئەو جان بەشانی مەخسەم جاری پێشوو باسیەوەم نەکرد کە خۆشی ئەو نەزەرە خۆی میکانیکی ئەو فەسڵە نییە بۆ معنایی کە ئەو هێناوەتی بە میکانیکی دروستەکە
فۆرمەشنی طبقات یعنی سترکچەری چینایەتی و فۆرمەشنی طبقاتی لە پەیوەندێکی دایلەکتیکیان ئەوە نییە لە بەحسەکانی ئەوەی دیان لێ کە وەختێ هینەکان بە میکانیکی جیاکەنەوە کەڵچەڵستەکان بە میکانیکی ئەو 200 جیاکەنەوە و مەقوەلە یاخو با بڵێن کۆنسێپتی سترکچەر و بیس ینی قاعدە و سەرخان هێننە ناوە ئەبێ بە کێشەیەکی زۆر گەورە ئەوانش میکانیکی لێکی جیاکەنەوە من ئەو ڕۆژت لە باسەکانمانە باسم کرد کە مەسەلەکە ئینعکاس نییە و مەسەلەکەی دوو تابق نییە یەک لەسەر یەکدانراوێ بەڵکو ئینتەرەکشنە مرتبطە بەیەکەوە پرۆسێسێکی دایلەکتیکیە ئەم بەحسە خۆی زۆر جەوهریە بۆ هەر مەسلەیە کە علاقەی بە سترکچەری چینایەتی طبقەی کارگەر و دروستبوونی چوونە پێشەوەی خەباتی چینایەتی کارگەرە ئەمە نقطەیەکی ئەساسی و مادی تاریخیش ینی خۆی ئەوە بەمانایە ینی نەقدی مارکسیستی ینی ئەوە ئەمەی بە حکمی هەج ئەوزاعی بێت و تەسەوری خۆی بێ ئەم دوشتەی جاکردوتۆ لێوا کۆتوتە ئەو هەڵەیەوە بەڕێی منە بێ ئەمەوە یەکەم شت لە تەسەورمانە و لە تەقیمانە بۆ کتێبەکە بۆ خودی تێڕوانین بۆ دەوری طبقەی کارگەر و مۆزوعی سترکچەری چینایەتی و پەیوەندی بە فۆرمەیشنی چینایەتی ینی شکلگیری چینایەتی ینی بڵێن چین ببێ بەخۆیە لەو پەیوەندی دایلەکتیکا ببینین نەک بە شێوەیەکی میکانیکی جایکەینەوە ئەمە ملاحەزەی یەکەم بوو لەسەری ئەتوانم اینجا لەوێ لایەنێکی کە هەر لەم بەحسی غائببوونی دایلەکتیک لە منهەجەکەیە کە وەختێتە سەر فۆرمەشنی چینایەتی لە هەموو فەسڵەکانە ینی ئۆسوڵێکی کەی ئەساسی هەیە کە وەکو وتمان مۆزوعی داینەمیزمی سیاسی و اجتماعی کۆمەڵگەکانە ینی وە سڕاعی چینایەتی و سڕاعاتی اجتماعی هەمەلایەنە کە ناو کۆمەڵگەکانە هەیە و چۆن لەگەڵ ینی خەباتی چینی کرێکار و شکلگیری چینایەتی چینی کرێکار من پێشووتریش باسم کرد لایەنێکی هەرە ئەساسیە لایەنێکی هەر ئەساسیە ئەوەیە کە تۆ بچەنە ئەتوانی ئیستقلالیت یاخو با بڵێن سەربەخۆیی چینی کرێکان لە ڕووی سیاسیەوە بەدەست بێنی لە بەرامبەر چینەکانی کەیە کە تێکەڵ و پێکەڵیە گەڵێ ناو کۆمەڵگەی سەرمایەداریە ئەم بە هیچ نوعە لە تەواوی ئەم کتێبەیە ناچێتە سەر ئەو مەسەلەیەکە ینی ئەم رابطەیە ینی تەمینی ئیستقلالیەتی سیاسی ئەو باسی شکەوتگیری چینایەتیەکان ناو خودی سترکچەرە طبقایەتەکە ئەوە دروستە بەڵام ئەم سترکچەرە طبقایەتیە لە هەمان کاتە لە بەرامبەر چینی کرێکار و برجوازیە بەنسبەت چینی کرێکارەوە بەنسبەت چینی کرێکارەوە مەسلەی ئیستقلالیەتی سیاسیەتی بە نەکرد لە بەرامبەر طبقەی برجوازیە بەڵکوت لە بەرامبەر چینەوە سەتەکانیشە ئەفکاری وردە برجوازی ئەفکاری برجوازی وسط متوسط کە لە ئەوروپا لە غەربا ینی دەورێکی ئەساسی هەیە ینی ینی بە معنایەک ئیسلاحات و مۆزوعی مانەوەی سیستمەکە تقریبا ئەمانە ئایدۆلۆگین ینی تعبیری لەکەن بە نەوەیەک ئەمانە هەمووی ینی حتا گەتوانین دای بڵێنەوە لە سۆشال دیموکراسی ئاوا ئەو تعبیری بکەین هەرچەوان خۆیان برجوازین سۆشال دیموکراسی مەخسەمانە بیکەم بە برجوازی متوسط هەشتێ بەڵام بەهەر حاڵم ئەفکارانە هەیە ئەم هینە غائبە ئەم ئیستقلالیەتە سیاسی چینایەتی چینی کرێکار لە خودی پرۆسسەکە و دووەم کاریگەری ئەو ئەوزاع سیاسی و اجتماعیانە لەسەر خودی مۆزوعی شکلگیری چینی کارگەر و چینی کرێکار و تەتەوری ینی ئیستقلالە چینایەتەکەی و بوون بە چین بۆ خۆی ئەوەی کە ئەو هێناوێتی وەکو مەقولە باسیەکە ئەم دایلەکتیکە لە خودی کولی کتێبەکە ئەبینی من ئەم دوو فەقەرەیە بازەکەم دواترین مەسەر مۆزوعی ئیمپریالیەت زۆر باش من ڕاستی شتێک بڵێم لەو بابەتەوە مۆیەت من پێم وایە لەو جێگایە کە ئەو باسی کلاس فۆرمەشن و کلاس بڵین کلاس ستراکچەر و فۆرمەشنەکە یا بە کوردەکەیەکە بە پێکهاتەی چینایەتی کە پێکهاتێکی مۆزوعیە و دواتر یەتە سەر لە بەشی دۆما باسی بڵین لە فەسلی دوای ئەوەیە باسی کلاس فۆرمێشنەکە واتە شکلگیری چینەکان یاخود ئەو ڕیزبەندیە چینایەتیە کە ئەیبینی بە واقعی چینی کارگەر لەلایەک خۆی ڕێخستووە لە بەرامبەر چینی بۆژوازی هەیەەوە ئەم ململانەیە بە ئاشکرا و بە ڕوونی دەرەکەوێ من پێم وابێ فەرقێک هەیە لەم بینەیە ینی ڕاستە مەسەلەکە کار لێگەکەن لەگەڵ یەکتر و کاریگەریان لەسەر یەکترە بێ ئەوانە بەڵام سەرنجام لە دیدی مارکسیشە لە ڕابردووە
تحولکردنی چینی کارگەر لە چینێکەوە لە خۆیان بۆ چینێک بۆ خۆی بە بەعنایە بۆ کە ئەمە پرۆسیسێکە ئەچێتە پێشەوە ینی ئەمە نەگەوەی کە تحصیل حاصلە بە جۆرە لە جۆرەکان ینی لە هەندێک جێگایە ئەم مەسایلانە زۆر بە ڕۆشنی دیارە مەسەلەنەوە کە چینی کارگەر چۆنی بە پەی بەرژەوەندی و قازانجەکانی خۆی با لە مەسیری ململانی ڕۆژانەی و ئەوانەیە ئەوەی کە لە مانیفێستا قسەی لەکە سەرنجامەگا بەوەی کەوا لە چینێکا خۆی ڕێکخات و بەرامبەر بە چینی سەرمایه‌دار بوەستێتەوە ئەم پرۆسیسە بەڵام بە دوور نییە لە ڕۆڵی وعی و لە ڕۆڵی هوشیارانە لەش هوشیارانی بڵێ ئەکتەرێکی کۆمەڵایەتی ئەکتەرێکی کە مەسەرەن بۆ نمونە فعالینی ناو چینی کارگەر بن یاخود بۆ نمونە خەڵکانێک بن وەکو مارکس کە تیوریان داڕشت و تیوریان و تۆ یاخود منهجێتیان هێناوە بە دوور نییە لەوە یعنی شتێکی بڵین تحصیل حاصل نییە و شتێکی حتمی نییە و ئەوەی کە ئەم لێرەیە باسی کردووە من لە بابەتەوە موافقم لەگەڵی و دیتەرمینیزمەکەشی کە باسێکە لە مارکستا ئێمە بینین لە زۆر جێگایە کەلیمەی حتمیت مۆزوعێک بۆ لە منهجی مارکسیستیا قبول کراوە بەشی زۆری کۆمیستەکان هەروایان پێیان وایە کە هاتنی سۆشیالیزم حتمیەتی مێژوویە حتمیەتێکی تاریخی و حتمما تحقیق بێتەوەوان ئەگەر هاتنی سۆشیالیزم حتمیەتێکی مێژوویە معنای وایە دروستبوونی ڕیزبەندی چینایەتی ئاشکەلگیری چینایەتی هەر زۆر حتمیترە بەڵام هەموو ئەمانە حقیقەتی چەند مەسەرەن دە ساڵی ڕابردوو بە ئێمە نیشان داوە کە مەرج نییە وابێ لە زۆر جێگایە چینی کارگەر بە فراوانە بێتەوە بەڵام ئەو ڕیزبەندە چینایەتیە هێشتا بەو ئەندازەی کە چینی کارگەر لە ڕووی مۆزوعی و فراوان بۆتەوە بەو ئەندازەیە نەیتوانیەوە بەرجەستە بێت و دەرکێ بەرحاڵ مەسەلەیە کە هەمیشە بۆ ملانی ئەوانە بەڵام بەڵێ من یەک سەرنجەمێ دواتر حتمما ئەتوانین قسەی زۆرتر بکەین لەسەر شەماڵگیان هاوڕێ شەماڵ ئەگەر مەجال هەیە بە من لەسا ئەمە یەک مداخلەیە بکەم بۆی هەر حی ببێ نەکەمان من دەست خۆش بێ بۆ ڕایەکەت کەوت لەسەر ئەو جانبە تۆ ملاحەزەکە با بگەڕێنەوە بۆ ئەساسیات یعنی خۆی خودی مارکسیزم و نەقدی ماتریالیزمی مێژووی یعنی لە مۆزوعی ستراکچەرە طبقاتێکەوە هەر بەتەنها نەهاتووە خۆی ستراکچەرە طبقاتێکە نەوعی لە احترازاتی کرێکاری دروست کردووە یعنی خەباتی چینایەتی هاتوۆتە ئاراوە یعنی پێشتر تۆ ملاحەزەکە حتا لە تەفسیری مارکس و ئەنجلس و بەتایبەتی سۆشیالیزمی تەواوی و سۆشیالیزمی علمی ئەوەی کە ئەنجلس باسیەکە کە پێشووتر پێشەوەی کە سڕاعی چینایەتی ینی طبقەی کارگەر هاتوۆتە ئاراوە بەڵام سڕاعی چینایەتی بەنەوە هێشتا تەتەوری نەکردو لە ساڵەکانی دوای 1920 کە چینە دۆخی 1930 ئەمانە خەباتی چینایەتی بە معنای کەلیمە خۆی تعبیرەکە ینی بە عملی پێشەوەی مارکسیزم بێ بە وەکو دکتۆرینێک بێتە ئاراوە باشە جا مەقسەم چۆنە یعنی ئەو تیۆریە ئەوە نییە کە هینیتیانە بێت ینی مۆزوعی کلاس فۆرمیشنیتیانە بێت ینی لە خودی دانانی تیۆریەکە و سەرەتای دروستبوونی تیۆریەکە کلاس فۆرمیشن ینی بنیانی طبقی و سراعی طبقی کە ئەوان باسی سراعی طبقیەکە ئەم تعبیری هێنا و فۆرمیشن بەڵام باسی سراعی طبقی و خودی کەپیتالیزم یەکشتە بەیەکەواتون مارکسیزم لەسەر ئەساسی ئەو تطورە لە دایلکتیکی حرەکەتەکە هاتوۆتە ئارا وەکو دکتۆرینی وەکو نەزەریاتێک و ینی منهجە ئەدان بەڵام باسەکە لێرە وایە لەسەر ئەوەیە کە ئەو کلاس فۆرمیشنە یاخود ئەو ڕیزبەندیە چینایەتی یا شکڵگیرە چینایەتی لە دۆخێکی دیاریکراوە مەجموعەیە فاکتەری مۆزوعی دیاریکراو کۆمەشیان پێکردەوە لە ئەخیری کتێبەکە باسی ئەوواکە بۆ نمونە ئەوەی کە کارگەر بە ژمارەی زۆر کۆکراونەتەوە کارگەر لە هینە تەبیعیەکانی خۆی لە محیتە تەبیعی و لە مەسەرەن ماستەر و یاخود بڵێن سەردارە سروشتەکەی خۆی کە بڵێن ڕئیس عەشەر بێ یاخود ڕئیسی قەبیلە بێ ڕئیسی هەرچی بێتوانە دابڕێنراوە لە دەرەبەک دابڕێنراوە هێناوەتە شارەوە تێکەڵ کراوە لەگەڵ چینی کارگەری ترا بەبێ ئەوەی بایەخ بەم شتانە بدرێ و بۆ بدرێت کە ئەو پەیوەندیانی بهێڵرێتەوە لە لایەکیکەوە بۆ نمونە مەسەلەی کارگەر کە لە دۆخی سیاسیە وە دەرنراوە لە هەڵبژاردنەکانە بەشداری نەکردووە و هیچ جێگایکی نەبووە لە پرۆسی سیاسی کۆمەلگای ئەوانە تەریک خراوەتەوە لە لایەکیکە مەسەلەن ئەم کە باسێکات کە هەر ئەو جێگایە کە کارگەرکاری لێ کردووە کەمێک لەولاترەوە لەوێ ژیاوە
ینی خودی ئەم کۆمیونیتیەکە دروست بووە لە پەنا شوێنە سەنعەتەکان ئەمانە کارێکی کردووە کە ناسنامە تەبەقاتیەکان زۆر بەرجەستەتر دەرکەوێت و ئەوانە شتێکی واقعەتێکی حیاتی ڕۆژانە بێ ئەمانە بەڵام لە دۆخێکی داهاتووە مەسەلەکە لێرەیە ئەوەیە کە ئەم فاکتەرانە فاکتەری حتمی نین ئیمکانی گۆڕینیان هەیە سەر تەکنەلۆژیا وای کردووە ئەمڕۆ ناوەندە کارگەریەکان بەو ئەندازەیە کارگەری تاکۆ نەبێتەوە ئەمە یەک و کارگەران کە دێنە ناو شارەوە یاخود لە ناو شارە کارەکەن و ئەوانە لە سەیدە سروشتیەکانی خۆیان لە بڵێن سەردارە سروشتیەکان و تەبیعەکانی خۆیان کە لە ڕابردووە بوویانەوە ئەوانە لەوانە دانەبڕێن لە ئایدنتیتی ئاینەکەی دانەبڕێن بۆ ژوازی مەسرفی لەسەرەکە پارەی تیاسەرفەکە کە تۆ کارگەری لە عێراقەوە هاتووی لە ئێرانەوە هاتووی تو ئەوانە لە ناو ستۆکۆڵما شیعی سوننەیە چی بۆ مزگەوت دینەکەی مەسرفی تاکە بۆی کەوا پەیوەست بیتەوە بەم ئایدنتیتی خۆتەوە نەک بڕۆی تێکەڵبی لەگەڵ هینا و لە لایەکی ترەوە مەسەرەن بۆ ژوازی بە درۆی پارلەمانتاریزم و بەوەی کە ڕێژ ڕێگایەکەی بۆی کارگەر نوێنەرایەتی خۆی بێنەوە ئەوانە دەوڵەت نەتەوەی دروست کرد و ئەم دەوڵەت نەتەوەی فرسەتی تایە کە کارگەر نوێنەری خۆی بنێرتە پەرلەمان و ئەمانە ئەم کە لە نشی پڕ کردەوە دواتر هاتە سەر مۆزوعی مەسەرەن ئەم تەکنەلۆژیایە کە دروست بووە وای کردووە کە شوێنی ژیانت لە جێگایە کە شوێنی کارە لە شوێنێکی ترە و مواصلات ئاسان بۆ توانی لە شوێنی جۆراوجۆر بژی نەگوەکو ئەو تەجەموعاتەکرێ کارگەریانی کە لە کۆتایی قەرنی 19 و سەرەتای قەرنی 20 بوو هەموو ئەم فاکتەرانە کارێکی کردووە کە دروستبوونی ڕیزبەندی چینایەتی پەشی بکەوێت و ئەم باسە ئەم مەسەلەیە مەسلەیەکی نییە ینی بۆیە حتمیت نییە ئەگەر چی تۆ تیورێکە ئەم مەسایلانی تایە و باسی کردو ئەوانە بەڵام حتمیەتی ئەوەی کە تۆ لە ڕابردووە وات ئەبینی کە ئەی باشە چۆن نەکرێ حتمما ململانێت چینایەتی زەقە بێتەوە ئەوانە بەڵام تاریخ نیشانی ئێمەدا نا بۆ ژوازێت وانەیە نەکتەنها بە تیوری هەموو بەس باسی ئەم کتێبە ئەوەیە کە بۆ ژوازی بە تیوری و هەڵخەڵەتان و ئەوانە نا ئەسڵەن زەمینەی کلاس فۆرمیشن زەمینەی ڕیزبەندی چینایەتی بۆ تێک ئەدا بۆ تێک ئەداوە عوائقێکی مادی و مەوزوعی لە بەردەم ئەم کلاس فۆرمەشنە دروستەکە بەرحاڵ من دواتر ئەکرێ وەڵامی ئەمە بدەیتەوە منەچمە سەر ڕخنەی دووەمی خۆم لەم کتێبە کە من وا ئەزانم تعریفی ئەم بۆ چینی کارگەر کە لێرە کراوە ئەم تعریفە تعریفێکی بەردەستکە زۆر معمەلیانە بۆ چینی کارگەر سەیرەکرێت چینی کارگەر لە بۆعدێکی زۆر کۆمەڵایەتی فراوانە نابینرێتەوە ئەو جۆرە ئاعترازاتە ئەو جۆرە ناڕزایانی کە کارگەر ئەتوانێت دەری بڕێ لە بەرامبەر سەرمایهدارە و لە بەرامبەر سەرمایهداریە زۆر مەحدود کراوەتەوە بە ئاعترازاتی ناو کارگە و لە شوێنی کار و ئەوانە لە حاڵەکە کۆمەلگا هەمووی مەیدانی دەرکەوتنی ئاعترازاتی چینی کارگەرەوە نەک ئاعتراز لە بەرامبەر سەرمایهدارانە ئاعتراز لە بەرامبەر سەرمایهداریە یاخود مقاومت لە بەرامبەر هەژاریە مقاومت لە بەرامبەر نەبوونیە مقاومت لە بەرامبەر بێخزمەت گوزاریە مقاومت لە بەرامبەر هەموو ئەمانەیە شێوازی تری دەرکەوتنی بڵین ڕوونی چینی کارگەر لە ئاستی کۆمەڵایەتەیە کە ئەکرێ ئەمانە دەستی بۆ ببرێ ئەم ناچێتە سەر ئەم مەسائلانە و زۆر دەرکێکی معمەلیانەوە بڵێ شوێنکاری هەیە بۆ کارگەر ئەمە لە لایەکی تریش خودی پرۆسەی ئینتاج و پرۆسی دروستبوونی سەروەت و سامان لە کۆمەلگەیە لە ڕاستیە دوو پرۆسەیەکە مەسەرەن ناسی فرێشەر و مەجموعەیەک لە تیوریسینەکان ئاماژەیەکی بەرجەستیان بە ئاماژەیەکی زۆر ڕوونیان بە مەسەلەیە کردووە کە ئیعادە ئینتاجی ینی دووبارە بەرهەمهێنانەوەی کۆمەڵایەتی سەرمایهداری یەکێکە لە مەسەلە مهمەکان ئەوەی کە مناڵ دروستکردن مناڵ پەروەردەکردن ئاگاداربوونی نەخۆش ئاگاداربوونی پیر پاک و تەمیزکردنەوەی کۆمەلگا شوێنی ژیان و شوێنی کارمان هەموو ئەمانە بەشێکن لە دروستکردنەوەی ژیان و دروستکردنەوەی کۆمەڵایەتی سەرمایهداری و ئەمانەی لەم جێگایە کارەکەن کارگەرن ئەگەرچی بەهایەکی دیاریکراوە بە دینانن و بەم معنایە من نازانم بۆ ئەبێ لە جێگایەکە کە ژنان ئەرچی پەروەردەکردنی چینی کارگەری داهاتوو هەڵەگرن و ئەمانە بە بەشێک لە چینی کارگەر نەژمێرێت بۆ بێ چینی کارگەر تەنها ئەوانە بن کە لە بەرامبەر سەرمایهدارە و لە معمەلە وجودیان هەیە ئەمانەکە من پێم وابێ ئەمە ئەم لە بەرچاو نەگرتنی ئەم مەسائلانە وای کردووە کە نەتوانین چینە سەر ئەو ئیمکانات و فرسەتانەی کە ئەگەر چی سەرمایهداری و سەرمایهداران لەلایەک لە ئێمەیان سندۆتەوە بۆ بەرەو پێشبردننی کلاس فۆرمیشن یاخود شکل گیری چینایەتی لەلایەکی ترەوە فرسەتێکی تریان بە ئێمە داوە کە
دەیان ملیۆن کەسیان یاخود سەدان ملیۆن کەسیان تێکەڵ بە چینی پرۆلیتاریای ئەم سەردەمە کردووە کە ئەتوانن بەشێک بن لەو چینە کارگەری کە لە بەرامبەر نەک سەرمایەدارانە بەڵکو تەواوی سەرمایەداری ئەوەستێتەوە. من بەم سەرنجەم لێرە کۆتایی دێنم فەرموو. دەستەکان خۆش بێ. زۆر باشە، من هەر تعلیقێکی بەسیط لەسەر ئەوەی مداخلەی یەکەمت ینی خۆ ئەنجلس دواتر ئەڵێ ئێمە لە بەیان شوعیە کە باسمان کردو تەوقعمان لەوە ینی وەکو چۆم لە دروست نەبوون لە تەوقعەکانە کەوشتانە تحقیقە بێت. ئەوە واقعەوە ئەوە مۆزوعەکە. بەڵام من ئەو جاری پێشوش باسم کرد، ینی لە خودی تیۆریەکە من ئەوەیەکی مشکلەکەم لەگەڵ هەم کاڵچرلیستەکان و هەم ئەمانی کەشە لە خودی تیۆریەکە دیترمینیزمی تیان نییە وەکو تیۆری ئەمێنێتەوە ئەوەی کە ئەوانە فاکتنەوەی کە تۆ باسەکە ئەو فترانە وایە حرەکەی کرێکاری لە ئەوزاڕ ئەحواڵێکی کایە بووە، ئێستا حرەکەی کرێکاری لە وەزعێکی تەراجوعایە بورجوازی پشتی شکاندووە 1001 هجومی کردوتە سەر لە هەموو لایەنێکەوە لە باری حیاتی واقعی خۆیەوە لە باری اتحادیەکانیەوە لە باری بەسیجکردنی کۆمەڵگە بە دژی هەموو ئامالێکی ئازادی خوازانەی بەشەریەت چینی کرێکار. یعنی تۆ باسی کرد با من تکرار نەکەم، ئەنە هەمووی مەوجودن. من باسەکەم ئەمە نییە، باسەکەم ئەوەیە کە یعنی ئەم لە خودی تیۆریەکەیە جیاکردنەوەیە گەبینی نەبوونی ینی غیابی دایلەکتی گەبینی لە عێلاقەکە ئەو فۆرمەیشنە ئەوڵێ احتیمالە دروست بێ احتیمالە دروست ئەوە شتێکی طبیعیە. یعنی خۆ هەموو خەباتی هەموو مارکسیستەکان دایمە ئەویان بە زمانە دووە نەگرتووە کە بڵێن ئەمە چینی کرێکار یەکسەر دەتوانێت خۆی بە حتمی بڕۆ. حتا تۆ ئەگەر ملاحەزەکەی سراعاتێکی زۆر دوور و درێژە بوو لە بینی هینەکانە، لە بینی مۆزوعی دەخالەتگەری لینین لەسەر مۆزوعی ئیکۆنۆمیستەکان لەگەڵ لەسەر مۆزوعی دیترمینیستەکان، ئەمانە هەمووی سراعاتێک لەناو حرەکەی کرێکاری و کۆمۆنیستیە ڕوویاوە. یعنی ئەمانە هیچوە ناگرن بە نەزەری اعتبار. یعنی مەسەلە ئەوە نەبووە دیترمینیزم ینی مارکسیزم وەکو دیترمینیزم هین کرێت. بەڵێ وایە بەشێک لەناو حرەکەی مارکسیستی و کۆمۆنیستیە مارکسیزمی بە شێوەیەکی میکانیکی کردووە بە دیترمینیزم ینی قەدەریەت. ئەمە سیاست خەتێکە، خەتێکی سیاسیە. ئەوە حتا بە نوع سیاسەتی لە پشتەوە بووە. سۆشیال دیموکراسی زمانی لینین و ئەوان ینی بزە بە دۆکو تیۆری هێنامیان تۆ ئەڵێ بە حتا لە رووسیا زۆر بە زەقیڵە بە بورجوازی دەسەڵات بگرێ. ئێشتا نۆری ئەوە ئێشتا نۆری ئێمە نەهاتۆ بلیخانۆف بۆ تیۆری بلیخانۆف بوویتە تیۆری بلیخانۆف تیۆری سۆسیال دیموکراتەکان و ئیڤۆلیوشنیستەکان بوون. ئیڤۆلیوشنیستەکان یانو دەبێت سەرمایه‌داری پێ بگات تاکو کۆمونیزم بێجاری وەختی کۆمونیزم نات. دروستە ئەمە زۆر مهمە هاوڕێ. ینی ئەمە ینی ئەم سراعە بووە لەسەر مۆزوعی ئەوەی کە قەدەریەت و مۆزوعی دەخالەتی طبقەی کارگر بە معنای هینەکەی نا، بە معنای چەپیەکەی نا، خۆی بێ مستەلحکا بچێتە تاویزی طبقەی کارگر باتەوە بەمانە ینی چینایەتەکەی بەمانە شکڵگی لە چینایەتەکەی بەشێ بۆ لە جەدەلی ناو حرەکەی کۆمۆنیستی و کرێکاری لە توولی تاریخە و ئێسش کێتەوە. یعنی ئەم شتێکی تازە نییە کە من ئەڵم خۆی یاوەتە دەست کاڵچرلیستەکان فعلەن نییە هینە سازشی کردووە. یعنی هەموو ئەم تاریخی لەبیر بردوێتەوە کە خەتی مارکسیزم خەتێکی دەخالەتگەرە، خەتێکی شۆڕشگەڕانەیە، خەتێکی گۆڕانکاریە کە عاملی ئەیجنسی کە خۆی باسیەکە عاملی ذاتی و سکڵگیری چینایەتی بەشێکە لە مۆزوعەکە و جیانان بێتەوە ئەسڵ هەموو هەوڵ تەقەلای مارکسیستەکان و کۆمۆنیستەکان بەو ئیتیجایە خودی طبقەی کارگر و چالاکەوانە نیشان بە ئیتیجامە قسەکەم لەسەرەوە باسۆ لەسەر من نەڕۆم. ینی ئەو جانبیشم تەوزیح هەیە. من مەسەلەیەکی کە هەیە کە بێ مەسەری يعني موضوع امبرياليزم. يعني طبعا كابيتاليزم يعني سرمایه‌داری امر همو ازانی که سرمایه‌داری عهدی امپریالی عهدی احتکاراته عهدی امپریالیته و ام موضوعی يعني امبرياليزم لم را چه معناه کی هي پرسیاره که بو یک لا ان كان كاله امبرياليزم هل معناه ما واسا يعني ما يا صالي 2000 او كتابه كدرچو ناوەکان لەبێت چۆ نووسەرەکانی یعنی باسی ئیمپایرەکە وەکەئەنەهۆ ئیمپایری تر بڵین شتێکە ئەنتۆنیۆ نیگری ئەنتۆنیۆ نیگری جەمعێکی لەگەڵیا یعنی باسی ئەمە کاویتە تقریبا مۆزوعی ئەوەی کە هەموو شتەکان بۆ بۆی ئیمپایرێکی عالەمی هەیە ئەمریکایە و
دنیا بەرەو ئەم ینی هەم گلۆباڵایزیشنی کەپیتال بووە و إلى آخری یان یەک حادیە دەبینێت لە هینەکە لە ئیمپریالەتەکە ولا تحلیلی ئەخیرا هەر ینی ئیتر سنووری دووەڵ وڵاتان نەماوە ئەمە نەماوە لە پڕ نێتە ئاوریان نایەوە هێشتا کتێبەکان تەواو هین نەبوو لە پڕ جۆرج بۆش ئەلانی حربی کرد لەسەر ئەفغانستان و مۆزۆی هین ئەوەی 11 سپتمبر هاتە ئاراوە مۆزۆی حرب لەسەر ئەفغانستان حرب لەسەر عێراق و هەموو خەریتەی سیاسی دنیا و صراعاتی ئیمپریالیستی دنیا گۆڕا ینی بە معنای ئەو ئەحمالێک ئەوان هەیە بوو بەهەرحاڵ من قسەکەم چییە ینی سترەکچەری کەپیتالیزم لەم ڕۆی عالەمە ئەم ینی جوابانەوە بە تەفاسیلی حاڵەتی احتیکاری ینی وەکو حاڵەتی ئیمپریالیەتی ینی دروستبوونی ئیمپریالیزم وەکو قۆناغی کۆتایی یاخو آخر قۆناغی سەرمایه‌داری ئەمە لە کولی بەحسەکە غائبە ینی ئەوە بەشێکە لە سترەکچەری چینایەتی بەشێکە لە سترەکچەری مادی سەرمایه‌داری چونکە لێنین و ئەو بەحسانەی کە لەسەر مۆزۆی ئیمپریالیەت کراوە لە بیدایەتی قەرنە هەمووی لەسەر ئەساسی تەحولاتێکی واقعی لە ناو سەرمایه‌داریە ینی ئیمپریالیزم وەکو تەتەور لە سەرمایه‌داریە ینی بەشێکە لە تەتەوری سەرمایه‌داری تەمان ئینعکاساتی لەسەر ئاستی سیاست ئینعکاساتی لەسەر مۆزۆی داگیرکردنی دنیا تەقسیمی دنیا لە دوای ئەوە عادەی تەقسیمی دنیا و مۆزۆی حربی ئیمپریالی و إلى آخری ئەمانە هەمووی مەسائلێکی زۆر جددین کە بەشێکە لە سترەکچەری چینایەتی و لە مۆزۆی تەتەوری سەرمایه‌داری وەکو تەشفۆرمەیشنێکی وەکو تەشکیلەیەکی ئابووری اقتصادی سیاسی کە ئایدۆلۆژی کە بڵێن بە تۆڵی تاریخ تەتەوری کردووە اینجا عکسکردنەوەی ئەمە لەسەر خودی خەباتی چینایەتی و فۆرمەیشنی ینی شکڵگیری چینایەتی زۆر زەرورە ئەم تقریبا لە هینەکە هیچ ئێمانە نبینی ئەمە لایەنێکی کەی تەمان جەنگە ئیمپریالیستەکان سڕاعەت جۆ سیاسی و جۆ ئابووری و جۆ استراتیژیەتەکانی بینی دەوڵەتە ئیمپریالیستەکان و وڵاتە ئیقلیمیەکان ینی بە کاملی مانای کەلیمە دەور و کاریگەری هەیە لەسەر مۆزۆی شکڵگیری چینایەتی لەم وڵاتانە حتا لە وڵاتانی هەم ئیمپریالی هەم لە وڵاتانی ئەوانەی کە ئەکۆنە ژێر چەپۆکی تەداخولگەری و سڕاعاتی جیۆپۆلیتیکسی عالم ئەمانە هەمووی بەشێکن لە واقعەتی شکڵگیری چینایەتی لەم ڕۆی معاسرە ئەم کتێبە تەمان نەچۆتە سەرمانە ئەمانە مەژبووی بەحسێکی جددی و مەسائل و بەتایبەتی ئێمە لە عێراقا تقریبا نەتوانین بڵێن 4 دەیە یعنی لە حربی عێراقی و ئێرانی وەگەر تابیکە تاکو ئێستا ینی چینی کرێکار و هەج باسێک لەسەر مەسەلەی شکڵگیری چینی لەسەر شکڵگیری چینایەتی کرێکاران لە عێراق و لە کوردستانە بەبێ وەرگرتنی ئەم واقعەتە جیۆپۆلیتیکسیە لە عێراقا و لە کوردستانە ممکن نییە بتوانانی تەسەورێکی دروست بی لەسەر مۆزۆی فۆرمەیشنەکە ئەمە مەسەرن بۆ میسال من عێراقیانەوە کە زۆر شوێن و ینی هەروتم هەموو وڵاتەکانێک لێتەوە ئەمە غایبە لەم بەحسە لەم کتێبەیە ڕاستە من تاییدیە و نوقتەکەم وایە دووە پێشم وایە باسکردن لەسەر ئەم مۆزوعە من نازانم ئیمپریالیزم بە هەر حاڵەوە کە تعریف کراوە کاتی خۆیوانە چۆنە شوێنێکا بمێنێتەوە بەڵام ئەو سراعەت پۆلیتیکی کە تۆ باسیکەی لە ئاستی دنیا ئەو ئیستقطابانێک کە لە ئاستی دنیا ڕۆیە ئەو مەسەلەن لوسوسیەتە یاخۆ جەردەکاریەی کە دەوڵەتە سەرمایه‌داری گەورەکان و دەوڵەتەکان بەگشتی هەموو لە بەرامبەر یەکە ئامادەن بیکەن و دەستی بۆ بەرن یعنی یەکێکە لە مەسایلە ئەساسیەکانی سەرمایه‌داری بێت جەردەیی لە هیچ لە تاریخی خۆیە بۆ یەک لەحزە سەرمایه‌داری بێت جەردەیت نییە ئێمە زۆر جار شتێکەیە مەسەلەن کە باسی سەرمایه‌داریە کرێوانە پەنجە بۆ سەرمایە ڕاکێشن سەرمایە مارکس دەڵێن ئەوەی کە لەوەیە باس کراوە مارکس گوتوێتی ئەوە سەرمایه‌داریە ئەو شتانەی تر کە هێشتا نەگەیشتوتە ئەو مستەوایەشتا نهاتوتە ئاسی سەرمایه‌داری مارکس لە کتێبی سەرمایە ڕەخنەی لە سەرمایه‌داریەکی نابگرتووە یعنی ئەو ئەساسەن ئەو ڕەخنەی لە ناوی کتێبەکە ڕەخنە لە اقتصادی سیاسیە یعنی ڕەخنە لە ئەو تیۆری ئەو مۆدێلەیە کە بۆ سەرمایه‌داری داڕێژاوە لە پاکترین و بڵێن مۆدێلترین یاخود چۆن بڵێن نموزەجیترین نمونەی خۆیان
پۆختترین نمونەی خۆیان کە هین بێ بەڵام سەرمایهداری خۆ هەر ئەوە نییە کە لەوێ باس کراوە ئینتاژی فایزقیمە سەرمایهداری جەردەیە سەرمایهداری لەسەر ئەساسی عوبودیەت دامەزراوە لەسەر ئەساسی داگیرکردنی وڵاتان دامەزراوە لەسەر ئەساسی ئەنواع و ئەشکال ممارەسات و ستەم دامەزراوە و یەک ڕۆژ بەبێ ئەمانەش نەیتوانیوە بژی و ناتوانێت بژی اینجا بەم اعتیبارە سراعاتی نێودەوڵەتەکان و ئەو سراعاتە بڵین سەرمایهداری لە ئاسی دنیا هەیە بەشێکە لەو دۆخەی کە ئێمە بۆ کلاس فۆرمیشن هەمانە یاخود بۆ دروستکردنی ڕیزبەندی چینایەتی هەمانە و بەم معنایە چەندێک لەمە دوورەکەوینەوە ئەوەنە جارێکی تر ناتوانین تعریفی ئەنتەرناسیۆنالیزم بکەینەوە یعنی یەکێک لەو شتانەی کە بەڕاستی من دیقەتی ئەدەم و جێگای سەرنجە بووم ئێمە دەورانێک و ڕۆژگارێک ئەنتەرناسیۆنال کە دروست بۆ ڕێکخراوی چینی کارگەر لە ئاستی جیهانەوەی هیچێک لە تەحسیل حاصلەکان باسی کراوە بەڵێ چینی کارگەر چینێکی جیهانیە ئەوێ ڕێکخراوەکەی جیهانی بێ ئێستا بورژوازی ئەنواع و ئەشکال مؤسساتی نێودەوڵەتی و مؤسساتی بڵین ئومەمی دروست کردووە بینەلمیلەلی دەردەردی ئەڵێن دروست کردووە لە ئاستی دنیاە چینی کارگەر ئەسڵەن هیچ کام لەم پێکهاتانەی کە لە ڕابردووە بووە پێکهاتە خەباتکارانە وجودی نەماوە هەیە و نییە ILO یاخود مەسەلەن سۆشیال ئەنتەرناشناڵەکە هیچ معنایەک و هیچ ڕەبتێکی بە چینی کارگەرەوە نییە ئەمە بڕای من ئەم جۆرە مامەڵەکردن لەگەڵ سەرمایهداریە و دیتنی بەبێ ئەم سراع و کوشتار و شەڕ و داگیرکاری و تاڵانکاریە ڕێگە ناکاتەوە و ڕێگە بە ئێمە نیشان نادا کە ئێمە چۆنی جایشتر لەم دۆخەیە ئومەمیەت تعریف بکەینەوە چۆن ئومەمیەت بەدەست بێنینەوە چۆن دووبارە ئەو هینە ئەنتەرناسیۆنالی بۆ چینی کارگەر تعریف بکەینەوە جارێکی تر دەستە خۆش بێم و ئەیە تقریبان گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان ئەگەر چشتی تریش ماوە بەڕاستی باسیکردن بەڵام ئەبێ ناچارین التیزام بکەین بە حدودی بەرنامەکانەوە کە دامە ناوە 50 دقیقە زیاتر نەبێ ئەگەر سەرنجێکی کۆتاییت هەیە باسی بکەین باقی باسەکانی ترمان هەڵەگرین بۆ بەرنامەی داهاتوو لە هەفتەی داهاتووە باش دەستەکان خۆش بێ من هەر ئەو ناو بتم ینی بسە منش مافقم لەگەڵتا لەسەر مۆزۆی ئینتەرناسیۆنالیزم ئەوش بەحسێکی زۆر فراوان و گەورەیە کە بە قسەی لەسەر بکرێ ئەو لە کتێبەکە ینی نازان بە حکمی باسەکەی بە مەجرای تەرکیزەکەی بێ بەڵام نەهاتۆتە سەر ئەو نقطەیە ئەوەش من لەگەڵتان دروستە دەست خۆش دەستی تۆش خۆش زۆر زۆر سپاس مۆیەت کە لەگەڵ مابووی تا ئێستا سپاسی بینەرانی ژەکەم کە تا ئێستا بینەرمان بوون جاریشتر یادی ئەوەی ئازیزێنمەوە کە ئەتوانن لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە لە یوتیوب بەشداری ئەم گفتوگۆیە بکەن و من و پێما بێ مۆیەتی شەر ئامادەیە وەڵام بەسەر جەم کۆمنتەکان بدەینەوە و هەر پرسیارێکە ئاراستەی هەر کامێکمان کرابێت دەستی تۆ خۆش مۆیەت زۆر سپاس دووبارە منی زۆر زۆر سپاس دەکەم و دەست خۆش بێ و سلااو ڕێزم هەیە بۆ بینەران هەمویان سپاس بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنامەی سێممان بۆ ڕانانی کتێبی ماتریکسی چینایەتی لە نووسینی بیبێک شیبەر نووسەری ئەمریکی من و هاوڕێم مۆیەد ئەحمەد پێکەوە ئەم بەرنامەیەمان پێشکەشکردن بینەرمان بن بەرنامەیەکی تر بەرنامەی چوارەممان ماوە کە لە هەفتەی ئایندەیە پێشکەشی ئێوەی ئازیزیەکەی تا یەکتر دیتنەوەیشی تر بە شادی و کامەرانی تەنەسپێر